بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. خۆشەویستان و بەڕێزان لە زنجیرە باسی جوانتردا لە ئاڵلقەی ئەم شەودا باسی ئەوە دەکەین خۆت چۆن بیر بکەیتەوە ژیان ئاوایە. ئەمە ناونیشانی وتارەکەمانە و ئەڵێن زۆربەی کات ناڕازیەکانی ژیانی مرۆڤ کە زۆربەی خەڵک لە ژیانی خۆی ناڕازیە ئەمڕۆ هەر کەسێ تۆ دەمی دەکەیتەوە ئیلا ناڕازیەکی هەیە لە بوارێکا ناڕازیە. ئەوە هۆکارەکەی ئەوە نییە کە تۆ بێپارەی و کە هەژاری. زۆر کەس دەڵێ هۆکاری ناڕازی بوونم لە ژیان بێپارەییە، قەیرانە، هەژاریە، بێخانوویە، بێهاوسەریە، فڵانە. بەڵام ئەوە تێڕوانینی خۆتە بۆ ژیان کە ناڕەحەتی کردووی. بەسەراتێکی بچکۆلە هەیە دەڵێن کابرایەک ویستی خانووەکەی بفرۆشێ لەبەرەوەی پێی خانوویەکی کۆن و بچووک و ناشرین بوو بەدڵی نەبوو. بردی بۆ لای کابرای وتی ڕیکلامێکم بۆ بکە بۆ ئەوەی کەوا لە نووسینگەی خانوبەرەدا بڵێم خانوویەکی ئاوا هەیە. کابرا ڕیکلامێکی بۆ نووسی و بۆی خوێندەوە. کابرا وتی وەڵڵاهی حەیفە پیا و خانووی ئاوای هەبێ و بیفرۆشێ. وەڵڵاهی چەند ساڵە نەمزانیوە من خانوویەکی ئاوا ڕێک و پێک و جوانم هەیە. کەواتە ئەوە خۆتی قەناعەتی خۆتە وا دەزانی ئەو شتەی کە هەتە باش نییە، وا دەزانی ئەو شتەی کە هەتە مای خۆشبەختی نییە. بەڵام پێچەوانەکەی ڕاستە، پێچەوانەکەی پێت دەڵێ کە بەڕاستی دەکرێ و زۆریش ئاساییە شتەکەت بچووک بێ کەم نرخ بێ بەڵام لەبەر چاوی خۆتا بە نرخیکەی، لەبەر چاوی خۆتا جوانیکەی، لەبەر چاوی خۆتا لێی ڕازی بی. دانایەک فەرموویەتی ئێمە هەمیشە ناڕازین لەوەی کە خوا لە ژێر گوڵەباخە دڕکی داناوە، بەڵام باشتر نییە سوپاسی بکەین کە بەسەر دڕکەوە گوڵی داناوە، کە بەسەر دڕکەوە گوڵی داناوە. بەڕاستی ئەمە بۆ یاسای ژیانە. ئێمە هەمیشە بیر دەکەینەوە دەڵێین باشە خوایە گیان دەبێت ئەو گوڵە باخە لێ بکەمەوە کەچی چەند دڕکێک بەردەستم دەکەوێت بۆ لە ژێر ئەو گوڵەدا دڕک هەیە. ئەی بۆ سوپاسی خوا ناکەی بڵێ خوایە گەورەی بۆ تۆ لە ناو ئەو دڕک و داڵەدا ئەم گوڵەت خوڵقاندووە. ئێمە کاتێک کە دەمانەوێت کارێکی خێرمان دەستکەوێت ئیشێک بکەین ئامانجێک بپێکین ناڕازین لەوەی ئەم گرفتەم هاتە پێش، ئەو گرفتەم هاتە پێش، ئەو گرفتەم هاتە پێش. ئەی بۆ شکری خوا ناکەی بڵێ خوایە سوپاس بۆ تۆ لە ناو ئەو هەموو گرفتانەدا من ئامانجەکەم پێکە. ئەو کاتە یەکسەر دڵت خۆش دەبێت. مەهێڵە دەوڵەمەندی و خۆشگوزەرانی ژیانی ئاسایی لێ بشێوێنێ. بەڕێزان وا مەزانە هەر دەوڵەمەندەکان خۆشبەختن. وا مەزانە ئەگەر خانووەکەت چەند قات نەبێ لە کولانە خانوویە کابی ئەبێ ژیانت هەمیشە فرمێسک و خەم بێ. بڕواتە بێت تێڕوانین و دیری خۆت هەموو شتەکان ئاسایی دەکات لەلات ئەگەر تێڕوانینێکی ژیرانە بێ. بەسەراتێکی زۆر جوانم جارێک خوێندەوە دەڵێ دوو منداڵ لە مەکتەب بەیەکەوە بوون، مناڵی سەرەتایی. جا ئێمە وا دەزانین مناڵ هیچ نازانێ، بەڵام خۆشەویستانم وەڵڵاهی مناڵ هەستێکی هەیە ئەوەی کە تۆی دایک و باوک لە ماڵەوە خەم و مەلاقێکت هەیە ئەو مناڵە هەستی پێ دەکات. هەست بە هەموو خۆشیەکان دەکات، هەست بە هەموو ناڕەحەتیەکان دەکات. هەستێکی لا دروست دەبێ کە جاری وایە لە مەکتەب بۆ هاوڕێکانی دەگێڕێتەوە، بۆ مامۆستاکەی دەگێڕێتەوە. ئەڵێ دوو مناڵ مامۆستایەک بە سەریانەوە دەبێت وا لە باخچەی قوتابخانەدا دوو مناڵی جوانکیلە سەریان بەیەکەوە ناوە قسە بەیەکەوە دەکەن. یەکیان دەڵێ دایکی من باشترین دایکە لە دنیادا، چونکە هەر یەک مناڵێک ژووری نووسنی بۆ دابین کردوین. ڕۆژێ وەرە بۆ ماڵمان بزانە چ ژوورێکی نووسنم هەیە. من بە تەنیا یەک ژووری نووسنم هەیە، دۆڵاوی تایبەتم هەیە، سیستەمی خەوم هەیە، ورج لەم لاولای ژوورەکەمەوە لە جێگا خەوەکەما دانراوە، گڵۆپی ڕەنگاوڕەنگ بە ژوورەکەمەوەیە، وەسفی ژووری نووسنە تایبەتەکەی خۆی دەکا مناڵەکە. ئەوە دایکم بۆی کڕیوم. دایکم مامۆستایەکی تایبەتی هەموو دوای نیۆڕۆیەک دێتە ماڵمان و دەرسەکانم پێ دەڵێ و یارمەتیم دەدا و پرسیارەکانم بۆ حەل دەکا. ئەوە دایکم بۆی هێناوم. دایکی من باشترینە. دایکم بە خزمەتکاری ماڵەکەمان دەڵێت جوانترین و پاکترین کێش بۆ منداڵەکان لێنێ. ئەگە بشزانێ کێشتەکەی ماڵەوەمان بەدڵ نییە ئەمان با لە کێشخانە لە مەطعەمێکی ڕاقی دانانمان بۆ دەکڕێ. دایکمان پەرستاری بۆ گرتوین و دایمە دێ پشکنینمان بۆ دەکا و جەستەمان دەشێلێ و پاک و خاوێن ڕامان دەگرێ و ئامۆژگاری تەندروستیمان پێشکەش دەکات.
کەواتە دایکی من باشترین دایکە لە جیهاندا. ئەم ماڵە ماڵێکی چۆنە بەڕێزان؟ ماڵێکی دەوڵەمەندە. هەر مناڵێک ژووری نووسن، دکتۆری تایبەت، مامۆستای تایبەت، خزمەتکاری تایبەت، مەطعەمی تایبەت، یعنی لە ڕاقیترینی ژیاندا دەژین. مناڵەکەی تر مناڵی پیاوێکی هەژارە، دایکێکی هەژارە، هەستی هەیە، هەست بەمانە دەکا، بەڵام بزانین ئەم ژینە چەند جوان وەڵامی ئەو منداڵە دەوڵەمەندە دەداتەوە. مناڵەکە دەڵێ وەڵی دایکی تۆ ڕاست دەکەی، باشترین دایکە، بەڵام دایکی من زۆر باشترە لە دایکی تۆ. ئەوەی تۆ زۆر باشە، باشترینە، بەڵام دایکی من دڵسۆزترینە. مناڵەکە دەوڵەمەندەکە دەڵێت چۆن دایکی تۆ دڵسۆزترینە؟ یعنی چی؟ ئەڵێن لەبەر ئەوەی ئێمە خێزانێکی بەختەوەرین، تۆ بەتەنها دەخەوی، دایکم حتا کاتی خەوتن دەست بە سەرمادێنێ و حیکایەتم بۆ دەژێڕێتەوە لە تەنیش دایکمەوە دەخەوم. ئێمە هەمومان بەیەکەوە دەخەوین، حتا خەوم لێ دەکەوێت دایکم دەستی لەسەر سەرمە. دووەمیان دایکم بۆ خۆی بەو چەند پیتەی کە دەیزانێ ڕۆژانە لەگەڵ مادا دەنیشێ و دەڵێ وەرە بزانە مناڵەکەم چیت خوێندووە، خۆی مامۆستایە بۆ من. ڕاستە ئاستی زانستی زۆر بەرز نییە، بەڵام وەکو مامۆستایەک ڕەفتارم لەگەڵ دەکا و حتا بەدیارمەوەی تا سەعیەکەم دەکەم، میوەم پێشکەش دەکا، شەو نخۆنی دەچێژێ تا من نەخەوم ناخەوێ دەوری مامۆستایشی تایبەتم بۆ دەبینێ. دایکی من ئێمە خزمەتکارمان نییە لە ماڵەوە، دایکم لە جیاتی بە خزمەتکارەکە بڵێ خواردنی خۆشیان بۆ دروستکە و پاک و خاوێن بێ، بەدەستە جوانەکانی خۆی پاک و خاوێنترون و خۆشترین خواردنمان بۆ دروست دەکات. دایکی من کاتێک کە نەخۆش دەکەوین پارەی ئەوەمان نییە دکتۆری تایبەتمان بۆ بگرێ، بەڵام دەستی شیفایە. هەر کاتێ سەرمامان دەبێ، سەرمان دێشێ، سکمان دێشێ، تۆش لە پشتمان بۆ دەشێلێ و قۆڵنجمان دەگرێ و یەکسەر چاک دەبینەوە و لە دکتۆری ئێوە باشترە. کەواتە دایکی تۆ باشترین بوو، بەڵام دایکی من دڵسۆزترین بوو. دایکی تۆ هەمووی بە قسە و بە زەبری پارە دەکرد، بەڵام دایکی من هەمووی بە کاتی خۆی دەبەخشێ، هەمووی بە نەفسی خۆی دەکا. کەواتە من بەختەوەرترم لە تۆ. چاو لێ بەڕێزان، تێڕوانینی مناڵێک دەتوانی وا لێ بکەی. ئەگە خانووەکەمان بچووک بێ و 5 کەس لە ژوورێکا بخەوین، ئەگە پارەی مەطعەمێکی ڕاقیمان نەبێ و بە حیاتی نانمان لە دەرەوە نەخوار بێ، ئەگە خزمەتکار و دکتۆری تایبەتمان نەبێ، ئەگە مامۆستایشی تایبەت نابوو مامۆستا مناڵەکانمان، دەتوانین دایکێک هەموو ئەمانەمان بۆ بژێڕێتەوە بە کەمترین موچە، بە کەمترین پارە. وەڵڵاهی مناڵەکەش ئاسوودەترە، چونکە وتی من دایکی من دەستی لەسەر سەرمە تا دەمخەوێنێ، بەڵام تۆ لە ژوورێکی تەنهادا دەخەوی. ئێمە خێزانی دەخەوین، زۆر بەختەوەرترین. ئەوە تێڕوانینە. ئێمەی گەورەش دەتوانین وابین، ئەتوانین لە ناڕەحەتیەکانەوە چێژ وەربگرین، بە ئیزنی خوای گەورە نەڕوخێین. مرۆڤی جوامین کە بە ڕێگادا ڕۆیش ناڕەحەتیەکانی ڕێگا قبوڵ دەکات و لا نادا. بەڕێزان ئەگە تینوو نەبین، دڵنیابین چێژ لە خواردنەوەی ئاوێکی زوڵاڵ نابینین. تخوا تا مانجی ڕەمەزان نەهاتووە، تا بە ڕۆژوو نەبی قەت لەزەتت ئەوەندە لاو کردووە، یانزە دانە مانگ چونکە تۆ ئەماوە هەمیشە لە بەدەستایە، بڕواتان بێ ئەم کاتی ڕۆژوانە نەبێ قەت نەمان دەزانی ئەو لەزەتەی هەیە. هەها لە دەوری عەسر نزیک عەسر دەبێتەوە ئەو کرێکارانەی لەشیان ساغ بێ کە کار دەکەن، ئەو دوکاندارانەی کە بە گەرما و سەرما لەبەر ئیشکردنن، ئەو پۆلیسیات و چۆیی کە دەمونێی وشک بووە، بزانت چۆن پەرداخێک ئاو لە لای لە هەموو شەربەتێک خۆشترە، لە هەموو میوەیەک ڕەنگینترە، لە هەموو ڕەنجێک جوانترە. دەی ئەو تینوێتیە، ئەو ئازارە لە دواییدا کە دەیخۆیتەوە چ چێژێکت پێ دەبینێ. ئازارەکانی ژیانی وان ئەگەر ئەو ئازارانە نەبن تامی خۆشی ژیان ناچێژین. مەولانا دەڵێ پێش هەموو دروستبوونێک دەبێت تێکدانێک هەبێ، پێش هەموو دروستبوونێک ئەبێت تێکدانێک هەبێ. تا زەوی هەڵ نەکەنی ئاوی زوڵاڵ لە عەرز نایەتە دەرەوە، ئەبێت زەویەکە تێک دەی بیڕوخێنی لەناو خاکە بیهێنی دەرەوە، ئەمجا ئاوی زوڵاڵی دەست دەکەوێت. پێش هەموو دروستبوونێک ئەبێت تێکدانێک هەبێت. زۆر قسەیەکی بەقووەتە. تا خانوویەکی کۆن نەڕوخێنی بینایەکی جوان لە شوێنەکەی بنیان نادرێ. خوای گەورە خەڵاتێکت لێ وەرناگرێتەوە، دڵنیابە تا خەڵاتێکی کەت پێ نەبەخشێ. وەڵڵی یەقینت هەبێ خوا شتێکت لێ وەرناگرێتەوە ئیلا دەبێت لەوە باشتری بۆ ئامادەکردبی و چاوەڕێ بەکە پێت دەبەخشێ. هیچ گوڵ و گەڵایەک هەڵ ناوەرێ ئەگەر گەڵایەکی ناسکتر و جوانتر لە شوێنەکەی نەڕوێ. هەر خانەیەکی جەستەت دەمرێ، خانەیەکی نوێ دێتەوە جێگای، ئیلا مێشک نەبێ کە پێت دەڵێت تۆش بیر و باوەڕی جوانی خۆل لە هیچ زروفێکا مەگۆڕە. ئەخلاقی پەسەندت، قەناعەتی جوانت، بیر و باوەڕی پاک و خاوێنی ئاینیت
لەگەڵ سەردەما مەگۆڕە جێگیری کە وەکو خانەکانی مێشکرد ئێستا لەبیر مەکە ئێستا بەڕێزان ئێمە دوو چینین یان هەمانە هەل لە ڕابردوودا دەژین هەر خەم لە ڕابردوو دەخۆین یان هەمانە هەل لە داهاتوودا دەژین هەر مستەقبەلمان دەبێت چی لێ بێ و تۆ بڵێ هەرێمی کوردستان چی لێ بێ و تۆ بڵێ قەیرانە چۆن بێ و تۆ بڵێ چەنگی فڵان شوێن دەست پێ نەکا و تۆ بڵێ ماڵ کاول نەبین و تۆ بڵێ ئاوا نەبین و تۆ بڵێ ئیمتیحانەکانی ئەم ساڵ خەڵک کەم دەبێت دەرچێ هەل لە داهاتوودا دەژین یان خەوی ڕابردوومانە یان لە خەوی داهاتوودا لە ترسی داهاتوودا بەڵام هەردووشیان هەڵن لە ئێستادا بژی ئێستا کاتی تۆیە بەخوا دوێنێ تازە تێپەڕیوە ڕۆژمێری دوێنێ ناتوانیشتی تازەی تێدا بنووسی چونکە تازە قەپات بوو دەرگاکەی لاپەڕی ڕۆژمێرەکە دوێنێ ناتوانیشتیکەی تێدا دووبەکان دە بوختان بۆ خۆت تازە تەواو بوو بەخوا بەیانیش بەس خوا دەزانێت دەگەیتە بەیانیاندا تخوا چەند کەسە بوو بەتەمام بوو ئەم ڕەمەزان لەگەڵمان نابێ ئەم جەژنی ڕەمەزانە بکە کەچی ئێستا لەژێر خاکایە خوا حافیزی کرد فریان نەکەوت بەیانی هی تۆ نییە هیچ زەمانێک نییە بۆ هیچ بەشەرێک چەندە جەستە ساغ بێ وەڵی تا نەخۆشێک دەبرێت دە کەسی ساغ جەڵدە لێ دەدا لە ساغیە بەبێ نەخۆشی زەمانێک نییە بۆ گەنجێتی تا پیرێک دەبرێت چەند گەنج شەهید دەکرێت چەند گەنج بەڕووداوی ئۆتۆمبیل دەڕوە کەواتە بەیانی هی تۆ نییە دوێنێش دەرگاکەی داخرا لە ئێستادا بژی بەسەرهاتێکی شیرین هەیە دەڵێن دوو هاوڕێ ماسیگەر بە یەکەوە لە ڕووبارێکە ماسییان دەگرت ژیانیان لەسەر ئەوە بوو کابرا دەوری نزیک عەسر وتی تۆڕەکەم دەپێچمەوانێ و ئەوەی پەیدام کردو و ڕاوی ماسیم کردووە دەیبم لە بازار دەیفرۆشم و ماسێکی گەورەشی جیا کردمەوە سوورە ماسێکی جوان شەموتێک ئەیبم لەگەڵ مناڵەکانمە ئەم ئێوارەی لەسەر پشکۆی برژێنی و دەیخۆین کابرا وتی وەڵی کاکە ئێستا ڕۆژی زۆر ماوە ڕۆژ وەکو ئێستا بوو درێژ بوو هێستا چەند سەعات ڕۆژی ماوە بەقەدەر ڕۆژێکی پاییزی ماوە بۆ تۆڕەکەت دەپێچیەوە بەئیزنی خوا ڕزقی وەک چۆن بەیانیان هەیە ئێوارانی شەیە تۆڕەکە تێدەکەینەوە بە ئەم ڕاوەش پێنم جا دەڕۆینەوە وتی کوڕە جاواشمان کرد چ دەبێت ئاوتی بێ قەزاوی لەسەر شت دەڕۆی کە ماسی زیاترمان کرد پارەی زیاتر دەست دەکەوێت وتی دەی با پارەی زیاترم دەستکەوت وتی کاکە گە پارەکانت زۆرتر بن ئێستا یەک کەشتیت هەیە ئەو کاتە دوو بەلەمەت دەبێت وتی دەی با دوو بەلەم بێ وتی ئەخە ئەو کاتە واریداتت زۆرتر دەبێت دوو تۆڕ دەکڕی والحاصڵ وتی ئەو کاتە گەشتی گەلێکت دەبێت ئەو کاتە کەشتی بە کرێ دەدەی وتی وتی کاکە ئەو کاتە دەوڵەمەند دەبی جا ئێواران دەچێەوە بە ئیستراحەت ماسی لەگەڵ منداڵەکان تا دەبرژێنی قاچی لێ ڕادەکێشی یەکتی من هەر ئێستا خەریکی ئەوەم هەر ئێستا من ئەم ئێوارەیە خەریکم بڕۆم قاچی لێ ڕاکێشم لەگەڵ منداڵەکانمە پارێنانی ڕەحەت بخۆم تۆ بە تەمای 20 ساڵیکەی تەمەنم بە کەسابەتەوە بکوژم هەتا نانێکی ڕەحەت دەخۆم دەی من هەر ئێستا بە تەمای ئەوەم جا بۆشی ئەم خۆشی ئەم سعاتەی خۆم بە قوربانی 20 ساڵ داهاتووی پرۆژەکەم کەسابەت بکە مانیع نییە پرۆژە بازرگانیەکانت فراوان کە بەڵام دەچی ئێستا لەبیرکەی واللهی دەوڵەمەندی وا هەیە خاوەنی چەند ملیار دۆلارە بڕواتان بێ ئێواران یعنی لەوە چێت دوای مەغریب لە دوای خەڵک مەغزەنەکانی دادەخا بە تاریکی منداڵەکانی بەجێ دێڵێ بە تاریکی دایان بینێ قەت کاتی نیە ڕۆژە پشوێکیان لەگەڵا بەسەر بەرێ ئەیکەواتە کەی بۆ تۆ مایەوە وەڵا کە پیر بووم دەی چێ دەڵێ پیر دەبی دەی کە پیر بووی هەر نانێکی ڕەحەت دەخۆ کاتە معیدەشت نەخۆش دەبێت ئێستا کاتی تۆیە ئێستا بە فرسەت بزانە ئەوەی کە خوای گەورە پێی بەخشی بەکاری بێنە ئیدواردی بۆنۆ ئەڵێ باشترین پێناسە بۆ بەدبەختی بریتیە لە زۆری مەودای نێوان تواناکانمان و چاوەڕوانیەکانمان بەدبەخت کێیە قسەیەکی زۆر بەهێزە ئەو کابرای موسڵمانیش نییە کە ئەو قسەی کردووە بەڵام قسەی جوان لە هەموو کە زۆر دەژیرێ ئەڵێ باشترین پێناسە بۆ بەدبەختی ئەوەیە چاوەڕوانی زۆرت هەبێ و توانات کەم بێ ئێستا تۆ یەک مرۆڤی تواناکەت مەحدودە لە سنووری ئیشێکە تواناکانی خۆت بکەگەر بەڵام ئاواتەکانت یەکجار زۆر بن چاوەڕوانیەکانت پرۆژەکانت ئەوەندە لە خەیاڵا زۆر بن ئەم توانایی تۆ فریان ناکەوێت وەک مەشینەیەک وایە چەند دەستگای لێ بەسرابێ ها مەشینەی ماتۆڕێک بێنە سورعەتێکی تایبەتی هەیە چەند گڵۆپ هەڵدەکە ئەگەر لەوە زیاترت لێبەست وەلیدەکە دەسووتێ دوای خۆت دەسووتەی فریان ناکەوی یەک ئیشی دیاریکرا و هەڵبژێرە گوڕ ڕوتینی خۆتی بۆ بخەکار ئەیدا بەدبەخت دەبی ئەڵێ خۆشبەختی چی ئەڵێ خۆشبەختی بەرەنجامی ڕاگرتنی هاوسەنگیە لە نێوان لەزەت وەرگرتن لە شتەکان و پاراستنی دووشت حەیا و لەش ساغی ئەوەی کەوە ئارەزوو لەزەتە وەری بگرە بەڵام ئاگاداری دووشت بە لەزەت و خۆشیەکانی دنیا دووشتی نەکەی بە قوربانی حەیا و حورمەت لەش ساغی خۆت ئەوە خۆشبەختی
ئەو کاتەی لەزەت و خۆشیەکان دوو شتیان بوو بە قوربانی ماڵوێرانی و بەدبەختیە حیا و حرمەتت لەدەستدا کەسایەتی دڕوخا لەسەری ها ئیوا هەجارێ بۆ یەک پارونات بۆ یەک ژەم ناخوانی داوەتێک کەسایەتی خۆی دەڕوخێنێ کابرا دووسێ کەس میوانن ئەمیش خۆی تێڵ دەکێشێ هەر لە پێناوی لەزەت وەرگرتنی چەند پارێکدانە بە چاوی سووکەوە ماڵە سەیری دەکرێت ئەڵە فڵان کەس داوەت نەکرا بۆ کەسی خۆی تێڵ چێش کرد لاشێش چۆ ناوەوە لە پێناوی ئەوەدا کەسایەتی دڕوخا لەزەتی چەند پارێکدانی کاتی وەرگری پەنا بەخوا کەسێک دوو لە ڕووی جەنابتان و خوشکان و برایان کاتێک بە نامەحرەمی بە یەک دەگەن هەر لە پێناوی لەزەتی چەند چرکەیەکی کەمە چۆن کەسایەتیان لە ناخەوە دەڕوخێ چۆن حەز بە شەرمەزاری دەکا ئەگەر کەسیش ئاگای لێ دەبێت لە بینی خۆی خوادا دووەمیان لەش ساغید لەزەت وەرگرتن چاکە خواردنێکت بۆ دادرا نەچی ئەوەندەی لێ بخۆی معیدەی خۆتی لەسەر دانەی لەزەت وەرگرە بەڵام لەش ساغید پارێزە نزیک بەوانێ لە کارە جنسیەکان لەگەڵ خێزانی حەڵاڵی خۆدا بەڵام لەش ساغیدی لەسەر دانەدەی ئەبێ وریابی حیا و حرمەتت لەگەڵ لەش ساغید لە کاتی لەزەت وەرگرتنە ئەم دوانەی بە قوربان دەکەی ئاگاداری ئەوە بی کەواتە تۆ ئینسانێکی خۆشبەختی زۆر کەس هەیە ژیانی زۆر خۆشگوزەرانترە لەوانەی چواردەوری بەڵام هەستی پێ ناکە تەندروستی باشە خێزانی باشە باری مادی باشە زۆری ئاواتی لە جیهانە هەبوو هاتۆتە جێ کەچی سوبحانڵا دایمە دڵتەنگە هەست دەکات لە خەڵک کەمترە هەست دەکات ئاواتەکانی نەهاتوونە جێ هەست دەکات مرۆڤێکی بەدبەختە خۆشەویستم ئەمە چونکە خۆت وا هەست دەکەی زۆر لە خەڵکی دەوڵەمەندتر و چاکتر و خۆشگوزەرانتری بەڵام چونکە خۆت هەستی پێ ناکەی دایمە ئینسانێکی بەدبەختی وەڵای ئینسانی واشەیە کەم ئەندامە هەژارە خێزانەکەی خراپە ئاواتی نەهاتۆتە جێ کەچی هەر پێ دەکەنێ هەر بەدەم ژیانەوە پێ دەکەنەوە نەگوێی نەداواتێ بە پێچەوانەوە ئەمیان خۆشبەختە دڵنیا بە ئەوەی کەوا تۆ هەتا ئاواتی گەورەی دڵنیا بە کەسێکی ترە ئێستا تۆ کە دوو چاوی ساغت هەیە و ڕووناشی ئەم دنیای پێدەبینی بە ئاسوودەی خۆت دەڕوانێ گردوون بەرپێی خۆت دەبینی و کەس دەستت ناگرێ ئای چەند کەس هەیە لە دنیادا هیچی ناوێت لە دنیادا دوو چاوی ساغ نەبێ کەواتە بەس ئەو دوو چاوە ساغی کە تۆ خوا پێی بەخشیوی ئاواتی هەزارەها خەڵکەکە نیانە هەروەها کاتێکەوە تەندروستیت باشە ئەو هەموو نەخۆشی خەستەخانەیە ئاواتی ئەوەیە تەندروستیەکەی وەکو تۆ باش بوویایە ئاواتی سەزاران خەڵک تەندروستی باشە منداڵەکانت باشن بەڵام داراییت باش نییە هەزاران خەڵک ئاواتی ئەوە بوو نیوەی داراییەکەی دانایە و منداڵەکانی وەکو تۆ ساڵح بوونایە خوشکێکی بەڕێزە و کرێچیە بەڵام مێردەکەی زۆر پیاوێکی بەڕێز و بە حرمەتە پیاوێکی حەماڵی بازار و پشتی چەماوەتەوە لە ژێربارە بەڵام ژنەکەی زۆر بە ئەخلاق و ڕێک و پێک و بە حرمەتە وەڵڵی ئەوە ئاواتی سەدان خەڵکی ترە کە خۆزگە ئەوەی هەموویە ئەو سەرمایی نەبوویایە کەواتە بیری لێ بکەوە ئەوەی تۆ هەتا ئاواتی زۆر خەڵکی ترە خوا بە تۆی بەخشیەوە بیبینە هاوڕێی باشت هەیە چەند خەڵکەیە هاوڕێی خراپ لە لەبینی دەبا بەڵام هاوڕەکانی تۆ بە وەفان ڕازگۆن ئەمینن دڵسۆزن پەرۆشن ئەو هاوڕێیە دەست هەموو کەس ناکەوێت کە خوا بە تۆی بەخشیوە نرخی بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اللهم اغنني بالعلم وزينني بالحلم وأكرمني بالتقوى وجملني بالعافية سبحان الله شو دعايك بريزة شن ببيزة اللهم اغنني بالعلم يا ربي خواي پروردگار بعلم زانياري دولة من دمكي قولتين دولة من دي زانيارية پیغمبری خدا صلی الله علیه و سلم خواي قوله فرموي وقل ربي زدني علما ايو خوين كان بريزاني كوا استابه خويندنا وكسابت تام وناكري دڵنیا بن ئێوە زۆر دەوڵەمەندن ئێوە لە گەورەترین پرۆژەی بازرگانیدا کار دەکەن دەوڵەمەندترین دەوڵەمەند ئەو کەسەیە کە زانیاری خوا پێبەخشیوە خوایە گیان جوانم کەی بە ئارامگرتن و لەسەرخۆیی هەر کەسێ خوار سیفەتی ئارامگری و لەسەرخۆیی و هەڵمەچوونی بداتێ واللهی دایمە کەسێکی جوانە ئای چ دوعایەکی بەڕێزە لەم شەوە قەدراندا بڵێ خوایە بە سیفەتی هێمنی و لەسەرخۆیی جوانم کەی هەرچی ناشیرنی بەسەر ئینسانە دێ لە کاتی هەڵەشەی و تووڕەبوونا تووشی دەبێ هەر خۆت بێز لە خۆت دەکەیەوە لە تووڕەبوونا وەرە کە تووڕەبوویت خوا ئاوێنەیەک بێن و سەیری ڕوخساری خۆت کە بزانە چەند ناشیرینی ئەی ئەو کاتێک کە هێمن و لەسەر خۆی سەیری ئاوێنە کە دەموچاوت چۆن گەشاوەیە چۆن ئەو ماسوولکانە کراونەوە چۆن ئەو نێوچاوانت کراوەتەوە خوایە جوانم کەی بە لەسەرخۆیی بەخوا جوانی چاوبرۆ شەر نییە هێمنی و لەسەرخۆیی ئینسان جوان دەکات خوایە گیان ڕێزدارم کەی بە تەقوا خوای ڕێزدارم کەی بە تەقوا ئینسان کە تەقوای خوای هەبوو
ڕێزی لە خوای پەروەردگاری گرت و شەرمی لە خوا کرد و خوای خۆشویست وەڵڵاهی بەڕێزترینی خەڵک دەبێت کارێک ناکە کە پێش شەرمەزار بێ وەجەبیلنی بالعافیە خوای پەروەردگار داوان لێ دەکەم بەخۆش بە سەلامەتی عافیەت چیە لەش ساغی و بێ موشکیلەیی جوانم بکەی بەو خوای تا موشکیلە نەبێ و خەڵک بە کێشەتەوە نەیە و تا لەش ساغ بێ و محتاجی دەستی خەڵک نەبی لەبەر چاوی هەموو کەس جوانی سبحان الله کە لەشت ناساغ بوو کە محتاجی دەستی خەڵک بووی کە موشکیلە و ئاژاوی خێزانیت هەبوو هەموو خەڵک خۆی لێ دەپارێزێ ئەو جوانێ لەدەست دەدەی خوایە بم جوانم بکەی بەوەی بێ موشکیلە بکەی بەوەی کەوا گرفتم بۆ دروست نەبێت شيخ محمد غزالي لكتابي جديد حياتك هذا فرمي يتلون السائل بلون الإناء الذي يحتويه أوش ليا كذيكي تدفرك وبورا قرن وردقريك دفركيا آوك بينا بيك السلاحية كشوشكي السور بيه أو شون نوينيا هذه السورة لناوية بيك السلاحية وكالصوز بيه الشوشكي هذه الصوزة كواتا آوكها يق آوا بەڵام دەفرەکە جیاوازە وەڵڵی ژیانی ئێمەش هەر یەک ژیانە بەڵام مرۆڤەکانن بە تێڕوانینی خۆیان ڕەنگی سوور و سەوز و شتەکانی تری دەدنێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ترمزی دەفەرمێ سەردانی نەخۆشێکی کرد کە سەردانی نەخۆشەکەی کرد کابرا لە تاوی تاولەرزی لێ هاتبوو لە ژێر لێفە و بەتانیە هەڵدەلەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵخۆشیدایەوە دوعای خێری بۆ کرد فەرمووی تەهوڕن ئینشاء الله هیچ نییە زوو چاک دەبیتەوە کەفارەتی گوناهتە جەستە ساغ دەکاتەوە تەهوڕن پاککەرەوەیە کابراوتی بل هي حمى تفور على شيخ كبير لتورده القبور نەوەڵی پێغەمبەری خواوانیە ئەمە تایەکی کوشندەیە و پیاوێکی پیر هاتووە تا نەم خاتە قەبرە وازم لێ نایەنێ پیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی فەنەعەم ئیذەن فەرمووی فەنەعەم ئیذەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەی هەر ئەوەی کە خۆت دەتەوێت ئەوەی کە خۆت بڕیارت لێداوە هەر ئەوەیە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر ئەم نەخۆشیە بڵێ شتێکی سادەیە پێی بەهێز دەبم ئەم تایە جەستەم نوێ دەکاتەوە لە ڕووی زانستیەوە کەفارەتی گوناح بە ئەجری قیامەتمە کابراوتی نەوەڵڵا هەتا نەم خاتە قەبرە وازم لێ نایەنێ فەرمووی خۆت بڕیار بدە خۆت چۆنت پێخۆشە ئەو بڕیارە بدە حاڵەتی نەفسی کاریگەری لەسەر حاڵەتی مادی بەڕێزان زۆر زیاترە ئێستا کرێکاری بە هیممەت ئازاترە لە کرێکاری لەش ساغ کرێکارەکە دەستەی بەهێزە بەڵام کە هیممەتی ڕووخا چوار بلۆکی بۆ بەرز ناکرێت کابراوە لێ مەترسە لەویشە چونکە هیممەتی بەرزە لە کرێکارە جەستە ساغەکە بەهێزترە جەیشی خاوەن بیر و باوەڕ سوپای خاوەن بیر و باوەڕ زۆر بەهێزترە لەو سوپای کە بە چەک و ئەسلحە بەهێزە ها کاتی خۆی مەفرەزەیەکی پێشمەگە شەش حەو کەس بە کڵاشکۆفێکی شڕەوە جەیشێکی وەکو سوپای عێراقی بە چۆکا دێنە بۆ چونکە ئەو بیر و باوەڕی بەهێز بوو ئەم لە بیر و باوەڕ ڕووخا بوو ئەو هەموو چەک و ئەسلحەیە لە قوتەیەکە دوو پێشمەگەی پێ نەدەگیرە کەواتە بیر و باوەڕ ڕووما بدایە کاتێ بڕوات پێیەتی زۆر لە هێزە مادیەکان کاریگەرترە خۆت چۆن سەیری ئەم دنیاە بکەی بابەتەکەمان ئەوەیە ئەم دنیاە ئاوا بەرەو ڕووی تۆ دێ خۆت بڕیار دەدەی ئێستا وەڵای قوتابیانمان لە 12 ئامادەیدان ئەوە چەند ئیمتیحانێکیان کردو خوای ئینشاءڵڵا بۆتان ئاسان دەکا ئەو قوتابەی بڕوخێ بڵێ ئەم ساڵ زەحمەتە دەرەجە بێ بەخوا زەحمەتە کەسمان دەرچین بەخوا زەحمەتە دنیا کاول دەبێ وەڵڵی تۆ خۆت چۆن بەڕێز دەکەم بڕیار دەدەی دڵنیا بەدەو سەردەریش ناچی و دەرەجەش نایەنی و بەدبەختیش دەبی بەڵام ئەو خوێندکاری بڵێ من الحەمدوللا سەعی خۆم کردووە هەوڵی خۆم داوە بەخوا ئەو کتێبەی کە خوێندومە ئەم وانە ئەم دەرەجەیە هەر لەوە دادێتەوە لیژنەی ئیمتیحانات نەچووە لە سویدەوە ئیستیرادی ئیمتیحانەکانمان بکە هەر ئەو کتێبەی خوێندومە مامۆستا بەڕێزەکەی خۆم لە پۆلا پێوتم ئیمتیحان هەر لەوەیە دێ زۆر ئاسانە کارێکی هیچ قورس نییە بەخوا ئەوانەی کە دەبنە ئەچنە کۆلێجی پزیشکی هەر وەک من تەلەبە بوون مێشکێکی ئارامی خۆت بکەوە پشت بەخوا بەستە بسم الله الرحمن الرحیم لێ بکە مەشڵەژێ وەڵڵاهی دڵنیا بە دەرەجەیەکی زۆر باش دێنی چونکە هەمووت خوێندووە ئەوە خۆتی وا بڕیار دەدەی کە دەرناچیان دەردەچی زانایەک دەفەرمێ بچۆ سەر شاخێکی بەرز بڕوانە ئەم شارە ها لە بورجەکان دەگەت چوومین بۆ شارە گەورەکان بورجی وایە 300 متر بەرزە ئەچیتە سەرەوە ئەو شارە گەورە هەمووی لەبەر چاوی تۆیە سیارەکان بچووکن شەقامەکان بچووکن خانووەکان ئەو بینایی کە تۆ لە ئێستا لێرە جامانەکەت دەکەوێتە خوارەوە سەیری دەکەی لەسەر شاخەوە زۆر بچووکە شتەکان هەر بۆ خۆیان وەکو خۆیانن بەڵام چونکە تۆ بەرزی هەمویان بە بچووک دەبینی لە بەرزیدا بە هەموو کێشەکان بچووکن چۆ بەرزیەوە والله شتەکان هەروەک خۆیانن بەڵام چونکە تۆ پێگەت بەرزە ها ئینسانی هیممەت بەرز ئینسانی خاوەن توانە ئینسانی مەبدە
مەبدەئی دەڵێ کێشە هیچ نییە چونکە لە بەرزیدایە دایمە شت بە بچووک دەبینێ بەڵام شتەکان خۆ هەروان بەڵام وەرە بچۆ ناو بیرەوە لە ناو بیرێکی قوڵا بە دنیا بەم گردونە فراوانەی بەس دەمی بیرێکی تێدایە ها ئیوایە لەسەوەی کچێکیان نەداوەتێ خۆی دەکوژێ ها کچێک لەبەرەوەی کە بە فڵان کەس نەگەیشتۆ خۆی خنکاندۆ پەنا بەخوا ها کوڕی وامان هەیە بەداخەوە کچی وامان هەبوو لە ئیمتیحانێک دەرنەچۆ خۆی ئیمتیحان کردووە ئەوە لە ناو بیرایە وا دەزانێ ئەم گردونە بەو فراوانیەوە بەس دەمی ئەو بیرەیە کە فڵان کەسی لێ دیارە ناوەڵا وەرە لە بیرەکە وەرە دەرەوە بڕۆ سەر شاخەکە بڕوانە لە لوتکەی بەرزیەوە بزانە دنیا زۆر لەوە فراوانترە کە تۆ بیرت لێ کردوێتەوە بەخوا خەمەکەت دەڕەوێتەوە خۆت چۆن بڕیار بدەی ژیانت هەر ئاوایە دیلکارنیجی دەڵێ گەنجێکی دڵتەنگ دڵی لە هیچ شوێن نەدەکرایەوە سەری خۆی هەڵگروتی باوکە لەم وڵاتە دەڕۆم بەخوا ئەم وڵاتە ژیانی تیا نەماوە ئەڕۆم بە وڵاتێکی تر دایل کارنیجی یەکێکە لەو شتانەی کە لە بوارەکانی مرۆیی داشتی زۆر بە نرخی نووسیەوە کتێبەکانی بە زۆر زمان بە کوردی وەرجێڕدراون ئەڵێ ڕۆیشت پاش ماوەیەک باوکی نامەیەکی بۆ نار وتی کوڕی خۆم ئومێدەوارم بەختەوەر بی ئومێدەوارم لەو وڵاتەی کە سەری خۆل لێرە هەڵگرت و گەیشتێوێ یاڕەبی خوا بەختەوەرت کا بەڵام دڵنیام لێرە چۆن بووی لەوێش هەروای ئەڵێ کوڕەکەی جوابی دایەوە لە نامەیەکە لە فاکسێکە وتی باوکە چۆن وتی کوڕم چونکە ئەو شتەی لێرە تۆ پێی ناڕازی بووی و ناڕازی کردبووی و بەدبەختی کردبووی هەر لەگەڵ تا هاتۆ بۆ وێش هەر لەگەڵ تایە کە نەفسی خۆتە ها ئیوای دەڵێ لەم خانووە بڕۆم دەسمە ئەو خانووە دڵخۆش دەبم لەم گەڕەکە بڕۆم بسمە ئەو گەڕەکە لەم شارە بڕۆم بسمە ئەو شارە ئەم سارە بگۆڕم بە سارێکی باشتر ئەدر خەمم نامێنێ وەڵای سوبحان الله هەر هەمووی دەکا هەر خەم ناکات چونکە ئەوەی لەگەڵ تایە هەر لەگەڵ تایە بەوانە خۆشبەخت نابیت تێڕوانینی خۆت بگۆڕە بۆ ژیان خوا گەورە بەختەوەرت دەکات بە کورتی چەند خاڵێکی بچووک عەرزی جەنابتان دەکەم کە پێیان دەڵێن یاساکانی سروشت ئەمە ڕۆژانە ڕوبەڕووی ئێمە دەبنەوە زانەکان بۆیان باس کردوین لە تەجروبەی ژیانەوە پێمان دەڵێن یاساکانی ژیان ئەمانن پێت خۆش بێ و پێت ناخۆش بێ دەبێت تەعامولیان لەگەڵا بکەیت ئەڵێن یەکەمیان لە ڕیزی ئۆتۆمبیلا وەستاوی ئەها زۆر جا وەستاوی دوو ئۆتۆمبیل ئەمە ڕیزێکە ئەوە ڕیزێکە سایدەکەی تەنیشتت دەڕوا تۆ خێرا پەلەتەوە ئیشارەتێک هەڵدەکەی هۆڕنێک لێ دەدەی کاکە مەجالم دەم دەڵی بەخوا ئەم سایدی من ناڕوە با بسماوە دەچێوێ سوبحان الله جێگیر دەبی سێکی سایدی ئەم لا دەڕوە ئەها سایەقی وایە چۆن سخەت تێک دەدا دوو دە قسە من ناگرێت بەخوا سێ چوار سالە ڕۆی خێرا با بشکێن بەسەر ئەم لا دیتە ئەم لاسێکی ئەمجا ئەو دەوەسێ سایدەکەی تۆ دەڕوە ئەوە یاسای لێ خوڕینە دەبێت ملکەتی بی ئەوەندە پەلەمەکە یاسای تەلەفۆن قەت نەبووە لە ژیان تا ژمارەی هەڵە لێ دەی بڵێ پەیوەندی تری لەگەڵایە هەڵە لێ دەی ئیلا وەری دەگرێت کابرا عنی ژمارەکە ئەوە حل لە ژیان تا تاقیب بکەوە تەلەفۆنێکت نەکردووە چەند جار دەڵێ وڵا پەیوەندی تری لەگەڵا ئەگەر ڕاست بێ پەیوەندەکە هەڵە بێ ئیلا وەری دەگرێت کابرا یاسای ئامێرچاکردن هەر کاتێ دەست لە ڕۆل و گریسا بێ ئیلا لوتت دەخورێ وەرە تەنشین ماڵەوەت بەتاڵکە لەو کاتەیە سێگەی لوت و سەرت دەخورێ ئیلا لەبێت دەست لە شوێنێکت دەی یاسای ئامێرەکان ڕادیۆیەکت شکاوە موبایلێکت شکاوە سیدەکەی دەیبێ لای وەستا سێکی لەوێ عیبینێ کۆمپیوتەرەکە دیش ناکەبی بە لای وەستای فیتەری خۆی سێکی لەوێ دەیکە ئەمانە کۆمەڵی یاسانی یعنی سروشتی ژیانن دەبێت ملکەتیان بین یاسای ڕێکەوت لەگەڵ کەسێکای لە شوێنێکا دەتەوێت فڵان کەس لەم دایرە تۆ نەبینێ فڵان کەس نەدبینێ کەس نەزانێت تۆ لێرەی سوبحان الله ناسیاوەکی بەسەرتا دەبارێ هەر بترسە بڵێ لەم شوێنەدا خوا بکەم کەس نەمبینێ ئیلا دووسێ ناسیاوت هەر بۆ ڕێ دەکەوێت کە تەوەقوع نەکردووە چونکە خۆتت لێ پاراستووە یاسای قیس شتێکت بە قیس کڕیوە عیبی نییە یان یاسای زەمان ئەتا ئەو زەمانە تەواو دەبێ عیبی لێ دوای زەمانەکە دەسووتێ ئەوانە کۆمەڵ شتیوان یاسای هاوسەرگیری دوای دوو مانگ لە هاوسەرگیری ئیلا دەبێت لە کۆمەڵگەی کوردەواری و شەرقیدا لێت پرسنەری هیچتان پێکەوە نەناوە ئەبێ ئیلا ئەبێ ئیلا ئەو پرسیارە بەنەڕوو بکرێتەوە دوای دوو مانگەوە هیچ بەڕێوە نییە یاسای کلیل کۆمەڵە کلیلیت پێ بێ چۆ دەرگایە بکەوە نازانی کام کلیلیانە سوبحان الله زۆربەی کات ئاخر کلیل ئیلا دێ بەدەستەوە دەبێ هەمووان تاقیکەوە ئەوجا کلیلەکە دێتە دەستەوە یاسای هێماکانی هاتوچۆ پەلەت بێ و زۆر پەلەت بێ دەگەی هەر ترافیکێک سوورە عنی هەر پەلەت بوو تاقیب بکەوە بچوویە هەر ترافیکێک بە ڕووی تۆدا سوور داخراوە یاسای گەڕان بە دوای شتێکدا دەگەڕێی ماڵەکەت ژێرە و ژوور دەکەی نازانی لەکوێیە کەسی ڕۆژانی پێشوو هەموو ڕۆژێ بەرە چاوت بووە ئەو وەختێ ئیشت پێێتی لەو ماڵیان نادۆزرێتەوە یاسای خواردنی چەرەسات یەک نیو کیلۆ گوڵە بە ڕۆژە بخۆ فستەق بخۆ چەرەسات بخۆ ئاخر دەنگیان ئەوەیەکەوە بۆن خنک بووە تامی هەموو لێ تێک دەدا قەت نەبووە دەژیان تا تاقیب کەوەزانی یەکەم چەرەساتت بۆن خنک نەبووە ئاخری لە ئاخریدایە ئەمە هەموو پێمان دەڵێ ئەم ژیانە هەمووی بە دڵی تۆ نابێ بە پێکەنین وەریگرە هەر ئەو پێکەنینەی ئێستا دەرتان بڕی هەر ژیان ئەو پێکەنینەی بەنەو ڕوودا بکە بڕوا بکە نەخۆشیە نەفسیەکانمان کۆتایان پێدێ
قەیرانەکان کۆتاییان پێدێ هەر ئەو پێکەنینەیە کە ئێستا کردمان مەبەستم هەر ئەوە بوو بەو پێکەنینە زۆر گرفت چارەسەر دەبێت یەک زەردەخەنە ڕزگارمان دەکات بەخوا ژیانەکە هەر تێدەپەڕێ و هەموو یاساکانی سروشتیش بۆ تۆ ناگۆڕێن یان بە خۆتەقاندنەوەکە یان بە خۆکوشتنەکە بێگومان بە زەردەخەنەکە سەدەقەیە تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە خوات و خۆشمان کە تێڕوانینمان بۆ ژیان وا لێ بکە کە ئینسانێکی گەشبین بین خوای گەورە لە ڕەشبینی بەدوورمان کا و خوا پەدەشتی جەنابتان بداتەوە دانیشتنی ئەم شەوی قدرمان لەو شەوە پیرۆزە بێ کە لە قورئانی پیرۆزە تۆمار کراوە و خوا لە عیبادەت و خێر و بەرەکەتی ئەم شەوە هەموو لایەکمان و هەموو مسلمانانی کوردستان و هەموو ئەو کەسانی کە ڕوویان لە قیبلەی محەممەد کردووە بەشدار بکەی و لێمان قبول کەی و بە نسیبمانی کەی وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه